سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک سەردار، ئەم کاتە باش 22 ساڵ تێپەڕێ بەسەر پرۆسەی ئازادی عێراقا. نامەوێت ڕۆبچمەوە مێژوو، بەڵام ئەمەوێت لە تۆ بپرسم دوای 22 ساڵ وێنە گەورەکە لە عێراقا چیمان پێڵێت؟ ئەم کاتە باشەوە سڵاو ڕێز و حرمەتم بۆ هەموو بینەرانی بەڕێز. وێنە گەورەکە لە عێراق شکستی پرۆژەی بیناکردنی عێراقی نوێیە. عێراقی نوێ دوای دیکتاتۆریەت هەوڵێکی زۆر درا کە وڵاتێکی دیموکرات بێ. پرۆژەی بوش لە سەرەتا ئەوە بوو کە عێراق لە ئاستی دیموکراسی و گەشەکردنی ئابووری و ئازادیەکان و لە ئاستی مافی پێکهاتە جیاوازەکان بە جۆرێک بێ مۆدێلێکی جوان و گەشت پیشانی گەلانی ناوچەکە بدا، گەلانی ناوچەکە هەمدا لە دژی دیکتاتۆرەکان ڕاپەڕن و ئەم ناوچەیە دیموکراتیزە بکرێ و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەدا بمەزرێن. ئەمە خەونی بوش و بەڵێنی بوش بوو. لە ناوە عەقڵێتی داخراو هەر لە سەرەتاوە لە سەردەمی ئۆپۆزیسیۆن و بەر لە ڕوخانی سەدامەوە، دواتریش لە دوای ڕوخانی سەدامەوە یەکەم شەڕی کە لەگەڵ ئێمە کردیان لەسەر فدرالی و قبوڵ نەکردنی فدرالی بوو. دواتر کورد زۆر بەهێز بوو لە ناو پرۆسی سیاسی عێراقا لەبەر دوو سەبەب بەهێز بوو. یەک لەبەرەوەی یەکگرتوو بوو، زۆر یەکگرتوو بوو. دووش لەبەرەوەی سەرکردەی پلەیەکی لایەنە سیاسیەکان هەمویان پێکەوە لە بەغا بوون و خاوەنی یەک هەڵوێست و یەک ڕیز و یەک گوتار و یەک ئامانج بوون. بۆیە کارکتەری هەرە بەهێز لە ناو پرۆسی سیاسی عێراق و دامەزرانەوەی عێراق و تەنانەت لە نووسینەوەی دەستوری شا کورد بووە. ئەمە هەوڵی زۆر دراوە پاشە کشەی تیا بکرێ. بەردەوامبوونی ئەنجامدانی هەڵبژاردن و چیوانە هەندێک دیوی باشی پرۆسەکەن، هەندێک جار گۆڕانکاری لە ڕوخساری سەرۆک وەزیرانە لە پێکهاتەی هەندێک شتا ڕوویداوە لە بەڵانسی هێزا ڕوویداوە، ئەمانە دیاردەی باشن. بەڵام بە شێوەیەکی گشتی عەقڵیەتێک هەیە لە بەغدا، عەقڵیەتێکە ئەوی تر قبوڵ ناکە، عەقڵیەتێکە لە ناو عێراقا شۆڤێنیە دەرحەق بە کورد و پێکهاتەکانی تر، توندڕەوە بەرامبەر بە ئاینەکان، لە ناو ئیسلامە شیعەیەکی توندڕەوە بەرامبەر بە سونە و سونەی کورد و عەرەب و خەڵکی تریش، لە ناو شیعەشا لە ناو خۆیانە نەفەسێکی ئیقسائی دژبەیەکیان هەیە. ئەم ساڵ ئەم یادە لە سایەی بەڵانسێکی هێزی تازە لە ناوچەکەیا بەڕێوەچێ. ئەم بەڵانسی هێزە عێراقە خاتە بەردەم دووڕیانێکەوە کە دۆخی عێراق بەسراوەتەوە بۆی ئێران چارەنووسی چێبێ و لەو وەزعی کە ئێران پیاتی ئەپەڕێ لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئیسرائیل ئەو هاوکێشانەی تازە لە سووریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوونەتە دی ڕۆڵی تورکەکان و ئیسرائیلەکان لە ناوچەکە بە هەستانەوەی ڕۆڵی وڵاتانی عەرەبی کەندا و ئەو بەرەی وڵاتانی کەندا و میسر و ئوردن و ئەوانە هەموو ئەمانە عێراقە خاتە بەردەم دووڕیانێکی یەکلاکەرەوە. ئەگەرێکیان هەڵچوون و داچوونی خراپە، ئەگەر عەقلانیەت هەبێ و گەڕانەوە هەبێ بۆ دەستور و یەکتر قبوڵکردن ئەکرێ بە شێوازێکی باشتردا بڕێژرێتەوە. ئەگەر ناممکینە بەرەو شەڕ و بەرەو وەزعی ناخۆش و بەرەو دابەشبوونیش بچێ. کاک سەردار، 22 ساڵ پێش ئێستا هێمەوەکو کورد کیانێکمان هەبوو لە ناوچەکە تا ڕادەیەک حکوومەتی عێراق دەسەڵاتی ئەوتۆی بەسەران نەبوو، بەڵام ئێستا لە دوای 2023 ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق هەتوانین بڵێن هەر بناغی ئەم عێراقی کە ئێستا هەیە لە دوای 2023 جارێکی کە کورد دروستی کردەوە بەو هێزەی کە جەنابێ باسێکرد کە زۆرینەی سەرکردە گەورەکان یان یەکەمەکانی حیزبەکان چوونەوە بەغدا و بەشدار بوون لە دروستکردنی ئەنجومەنی حکم و نووسینەوەی دەستور. دواتر بەڵام وەزعی ئێمە ئێستا وەکو کورد لەگەڵ بەغدا یان لەگەڵ عێراق بە شێوەیەکی گشتی چۆنە دوای 22 ساڵ؟ ئێمە هەمیشە باش بووین، ئێمە هەمیشە لەگەڵ وڵاتێکی دیموکرات بووین، لەگەڵ وڵاتێکی فدرال بووین، لەگەڵەوە بووین مافێ پێکاتەکان بدرێ. من بە نمونە دەمێ شتێک بۆ جەناب و بینەرانی بەڕێز ڕوونکەمەوە کە لە قامشل و پێش نەورۆز لە قامشل بووم لەگەڵ هەندێک لە پێکهاتەکە غەیرە کوردەکان و ئەوانە دانیشتین مەسئلەیەکی گرنگم بۆ ڕوونکردنەوە لە عەقڵیەتی کورد مامەڵەکردن لەگەڵ پێکهاتەکانە. ئەوم بۆ باسکردن کە لە سەدەی 19 کورد
لە کاتێکا کە ئیمپراتۆریەتە گەورەکانی ئەم ناوچەیە مەسیحەکانیان قەتڵ و عام کردوچی دەوڵەتی عوسمانی وچی دەوڵەتی قاجاری قبولیان نەکردونش وەکو شاید لە دادگاکانە بەپێی یاسا قبول نەکراون زوڵمی زۆریان لێکراوە وەزیری خارجەکەی شێخ عوبەیدوڵای نەهری مەسیحەیەکی ئەرمەنی بووە بۆ یەکەم جار وەسیقەیەکی ڕسمی بەڵگەنامەیەکی ڕسمی لە عێراقا دان بە مافی پێکهاتەکانە ئەنێ بەیاننامەی 11 ئازاری 1970 کە شۆڕشی کورد مافی کەمینەکانی سەپاندووە لەم ڕوانگەیەوە کورد دویستوێتی ئەم عێراقە بەم جۆرە دابڕێژێتەوە ئەوی تر ئەمە قبول ناکە ئەوی تر لە سەردەمی سەدام و حکمی سونەیە ئەمەی قبول کردووە لە سەردەمی حکمی شیعە ئەمە قبولەکە عقلیەتی مرکزیەت و عقلیەتی خۆسەپاندن و قۆڕەخکاری و سڕینەوەی ئەوی تر سەیری گوتاریان کە شوێنێک کە کورد حاضر نییە هەست ناکەی ئەم دەوڵەتەی ئەم چوارچێوەیە کە بە حساب ناوی عێراق و دەوڵەتە هەست ناکەی کوردیتیایە لە هیچ گوتارێکە هەست ناکەی کوردیتیایە لەو شوێنێک کە خۆت حاضر نەبی تۆ هەست ناکەی کورد لەم چوارچێوەیە کەمێک پێش سەرۆک بارزانی لە هەفتەیەمی پێشانگای نێودەوڵەتی کتێب ئاماژەی بۆ کرد کە عێراقی نوێ لەسەر بنەمای هاوبەشی هاوسەنگی و سازان دروست کراوەتەوە داوای کرد جارێکی تر بگەڕێنەوە بۆ ئەم سێ بنەمایە بۆ ئەوەی بتوانین کێشەکانمان چارەسەرکەین لەو بارودۆخەی کە ئێستا ناوچەکەی تایە و ئاڵنگاری گەورەی تایە حتما لەسەر ئەساسانەدامان مەزراندووە تەوازن و تەوافق و شەراکەتە ئەمە لە دەستوریشە چەسپاندومانە بە سەریح و بە زمریش چەسپاندومانە بەڵام کێشەکە ئەوەیە و عەرزم کردی ئەو عقلیەتە ئەمە قبول ناکە کە ئەمە قبول ناکە بە بەردەوامی هەوڵەدا ئەو بنەمایانە لە بین بەرێ من دەبێ خاڵێک هەیە زۆر نمونەیەک هەیە زۆر جاری هێنمەوە بە وەسیقەیەکی مێژووی زۆر گرنگ هەیە مەحزەری لیژنەی نووسینەوەی دەستورە هی کۆبنەوەکانی لیژنەی نووسینەوەی دەستورە ئەو مەحزەرە لەکوێ بۆ شاردراوەتەوە بۆ کە چاپیشیان کرد کتێبەکان نوسخەی کتێبەکانیان هەموو سەحب کردەوە چونکە ئەو وەختەی ئێمە لەگەڵ ئەوانە دەستورمان پێکەوە نووسیوەتەوە مەبەستەکانی ئەم دقا لە پشت ئەم دقانە هەندێک مەبەست هەن ئەو وەختە پێوتری قەزدی مشەڕع کە بینیان ئەم مەسئلەی لە بەرژەوەندی ئەوان نییە و لە هەندێک شوێنە بۆ گەڕانەوە بۆ قەزدی مشەڕع کورد ئەتوانێ زۆر کەڵک لەم شتانە وەرگێ دوای چاپکردنیشی نزیکی 2000 لاپەڕێ دوای چاپکردنیشی کتێبەکەیان شاردوتەوە ئەمە عقلیەتەکەمان پیشانەدا کورد ئێستا لە دۆخێکایە لە پاشەکشەیە بەداخەوە پاشەکشەکەشی دوو سەبەبی هەیە دیسان وەک چۆن یەکەم جار هوێزەکەی دوو سەبەبی هەیە بۆ پاشەکشەکەشی دوو سەبەبی یەکێکیانەوە کە سەرکردە پلەیەکەکان لە بەغا نەماون سەبەبی دووەمی ئەوەیە کە بینی خۆمان زۆر خراپە زۆر خراپە بۆیە من لە ڕاستیا ئەو وتارەی ئەمڕۆی جەنابی کاک مەسعود دەکرێت نەخشە ڕێگای قۆناغێکی تازە بێ هەم لەوەی کە باسی ئەوەی کرد دان بە هەڵەکان دابنێن ئەمە گرنگ بوو لەوەیە کە باسی ئەوەی کرد لاپەڕێکی تازە هەڵدەینەوە لەوەیە کە جەختی لەوە کردەوە عێراق دوورخرێتەوە لە شەڕ و ئەو وەزعانەی ناوچەکە لەوێش کە باسی پێکەوە بوونی هەموو کوردی کرد من لێرە دەمەوێت پامێکی تر بنێرم بۆ لایەنە کوردستانەکان من لە دوای هەڵبژاردنەوە لایەنداریەوە بووم حکوومەتێکی بن کە فراوان دروست بێ کاک بافڵ تاڵەبانی پێشنیارێکی کرد کە لیستی هاوبەش بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پێشکەش بکرێ دیارە ئەلبەتە جەنابی مەبەستی لە پارتی وێچێتی بوو من لێرەوە پەیامەکەم وەیە هەمووان بەشداری لە حکوومەتی هەرێم بکەم و هەر هەموو بەشداری بەیەک لیستی هەموو حیزبە کوردستانیەکان ئەگەر قەرار بێ خەڵکی مستەقلی تیابێ کە بۆی کەس تەسەور نەکا خوا نەخواستە من خۆم تەماعەکەم لێتی و منی تیانیم لە ئێستاوە ئەگەر قەرار بێ خەڵکی مستەقلی لێ هاتوو نیشتیمان پەروەر و دڵسۆزیشی تیابێ لە ئێستاوە من لایەنداری ئەوەم هەموو کورد بە یەک لیست بچێتە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە ئەگەر قەرارە منافەسە بکەین با خۆمان بکەین بە یەک هێزیەک گرت و بچین داکۆکی لە مافی خەڵکی کوردستان بکەین لە مافە سیاسەکانی لە ناوچە دابڕێنراوەکانی لە مافی موچە و ژیان و گوزەرانی خەڵک لە مافی ئەو مافانەی کە لە دەستور ئێمە سەپاندومانە و چەسپاندومانە و ئێستا پێشێ لەکرێ ینی نمونە ئیسەر ڕەنگە ئەم حکوومەتە لە حکوومەتەکانی تر باشتر بێ ڕەنگە قیاسەن بۆ هەندێک شت ئێمە لە ئەتیفاقی ئەم پێکێنانی ئەم حکوومەتە باسی ئەومان کردووە یاسای نەوت و گاز دەرەچێ لە ماوەی 6 مانگە یاسای مەجلیسی ئیتیحاد دەرەچێ حکوومەتەکە 6 مانگی تقریبا ماوە بۆ هەڵبژاردن هەر 6 مانگی ماوە نەباز لە یاسای نەوت و گاز هەیە نەباز لە یاسای مەجلیسی ئیتیحاد هەیە کە گەرنگترین زەمانەت بۆ ئەوەی جارێکتر بە زۆرینە و کەمینە
زڵم لە کورد و لە پێکهاتەکانی تر نەکرێت بەڵێ. مەجلیسی ئیتیحاد و دەرچوانی یاساکەی و دامەزرانی مەجلیسەکەیە نایکەن زۆر بۆیە بەشێکشی پەیوەندی بۆیە کە خۆشت نایکەی دوو سەبەبی هەیە سەبەبی شێوە ڕەنگە کاراکتەری لێ هاتوو کەمترە نێری کە ئەزانێ ئەم یاریانە و ئەم شەڕانە بکە دووش لەبەر ئەوەی ئەوەندەی مەشغوڵین بە گرفت و کێشە و ململانەی ناوخۆیەکانی خۆمانەوە ئەوەندە یەکگرتو و یەکریز و پتە و یەک ئامانج نەبووین لە بەرامبەر ئەو تەرەفانەی کە دەیانەوێت زوڵم لە کورد و لە گەلەکەی بکەن. باش سەردار عەبدوڵڵاه سیاسەتمەدار زۆر سپاس بۆ بەڕێستان لە سلێمانیەوە لەگەڵمان.